چاوم لە ماڵی کەس نییە الحەمدولله. ژینگە پارێزان جگە لەوەی بەشدارن لە خاوێنکردنەوەی شار واوانەیەکی بەرزی مرۆڤایەتیش یان وتەوە دوێنێ. دوای ئەوەی سێ ژینگە پارێز جانتایەکی ئالەم شێوەیە دەدۆزنەوە کە بڕی 1500 دلاری ئەمریکی و 2 ملیۆن دیناری عراقی بۆ لەگەڵ کۆمەڵێک نفوس و یاخود ڕەگەزنامە و ئەو کەلوپەلانەی کە تایبەتە بە باری کەسێتی ڕاستەوخۆ ڕادستی خاوەنەکەی دەکەنەوە کە سەتلی خۆڵەکان بەتاڵ دەکەن جزدانەکە یاخود جانتای پارەکە لە ناویەکێ لە سەتلی خۆڵەکانە. ئەوانیش کە سێ ژینگە پارێزن ڕاستەوخۆ بەڕێوبەرەکەیان ئاگادار دەکەنەوە لە ڕێگەی بەڕێوبەرەکەیانەوە ڕادستی خاوەنەکە دەکەنەوە کە خاوەنەکەی هاوڵاتێک بوو یاخود خاوەنەکەی پارێزەریش بوو. هاوڵاتێک کە هاتبووە ئێکانەکە بۆ سەردانی گەشتێک بۆ پارک دیار بوو لە کاتی ئەوەیدا لە کاتی کۆکردنەوەی خۆڵ و خاشاک و شتەکان دیار بوو بڕێک پارە ناوجدانی و هەویە شتیوا بوو هەمیان کۆکرد بۆ هاش دوێنە ناو سڵی خۆڵەکە. دیاتر بۆ ڕۆژی دواتر هاتەوە ئێوکانە بەم شەوەشی گوتی من ئەو شەو کە هاتوومە پارک لەگەڵ عایلەکەمدا جدانێکم بزر کردووە بڕێک پارەی ئەمریکی تێدایە 1500 دلاری ئەمریکی و لەگەڵ بڕی 2 ملیۆن دیناری عێراقیە لەگەڵ بڕێک هاویە و شتیوای تێدا بوو. بەڕاستی ئێمەش کە گوتمان شوێنەکە کوێیە هاتین شوێنەکەمان دیاری کرد و گەڕان بە دوای ئەوەکان و هەموو سڵەکەمان بەتار کرد کە تەماشامان کردێ کە جدانەکە و هەویەکەمان ڕادستی خاوەنەکەی کردەوە. بەڵام ئێمە لە کاتی ئەوەدا ئاگداری بەرپرسی خۆمان کردەوە ئیدارەی پارک کەشتە چوا هەیە لە گۆڕدا کە ئافرەتێک شتیوای ئەو بڕێک پارەی بزر کردووە. ئێمەش ئیدارەش کە هات بۆ ئێوکانەوە ڕادستی خاوەنەکەمان کردەوە پارک جێیەکی زۆر ئەمینە خەڵک بیست مشکلەی ئەوەی نەبی کە برێ من شتێک بزر دەکەم مەڵە ئەوە نابندرێتەوە. بەڕاستی کامەدانی پارک هیچ مشکلەیشیان نییە بۆ کاتی ڕادستکردنی کەلوپەلەکانی بۆ خاوەنەکانیاندا. زۆر لەبەرەوەی ینی کەم تەرخەمێش بە خەڵکەوە دیارە لە کاتی فرێدانی زبل و خاشاک شتیوە هەیە بەجی دێڵی هەشەکە ئەوە بە سەریعی کۆی دەکاتەوە فرێدا شتی ماڵ و لەگەڵ خۆی فرێددا جاروێت جلچی منداڵە جلچی خۆیتیان کار و شتی ماڵەوەیە فرێد دەمە نەزانی خێرە سەرچاوە. باسی ئەوم بوو کە کاردانەوەی ئافرەتەکە چۆن بوو کە جزدانەکەتان داوە؟ وەڵاهی کاردانەوەی یانی برین سوپاس کردین و هیچ ئەوەی نەبوو دەستخۆشی لێکردن یانی هیچ ئەوەشی نەبوو هەتا برین بەخۆشی ڕسمی گرگوتی لە ڕاگەاندنی پارچی پیجی پارت سامی عەبدوڕەحمان بڵاوی بکەنەوە. باشە قەت هەبووە ئاوا بڕێکی زۆر بدۆزنەوە دواتر خاوەنەکەی بێجگە لە دەستخۆشی ینی پاداش تشتان پێ بدا یان ئێوە خۆتان ڕەتی دەکەنەوە؟ بەخوای ئەمە ڕەتی دەکەینەوە یعنی زۆر بە زەحمەت ئەمە ئەگەر شتەکەی بکەین لە ڕای خوای دەیکەین چکە بچی گوتنی عەرام بچی ئاوی سوێرە قەت لێ تێر نابی هەتا لێ خۆی لێ تێر نابی ئەمە چی گوتنین چاومان لەو شتانە نییە ڕادەست خۆی دەکەینەوە بەبێ هیچ بەرامبەرەکە هیچمان ناوێ. باشە ئەگەر نەشتاندا باوە کەس نەی دەزانی ڕاستە بەڵام وجدانتان قبوڵی نەکرد؟ نەخێر ئەو وجدانمان قبوڵی نەکرد. ئێستا با بڕێن پار هەر لەناو عەدیقەی نەک پار 3 مانگ پێش ئێستا مۆبایلەکەم دیتەوە ئایفۆن ڕەمزەکی احتیاطی لەسە بوو کەلێمدا یعنی ئەوەی نەکرد تەماشا هیچیم نەکرد تەنها چوومە ناو ڕەقەمەکان ڕقەمەکەیم داگرت و تەلەفۆن بۆ کرد لە گوندی ئینگلیزی هات بردیەوە ئەگەر خۆ مەقسەدیشم بە کەسم لەلا نەبووە دەمتوانی بە احتیاط بم بەڵام زەمیری قبول ناکە چاوم لە ماڵی کەس نییە الحەمدولله.